بێبڕوا کەسێک کە باوەڕی بە خوددا نییە، باوەڕی بە هیچ کتێبێکی ئاسمانی نییە، کەچی باوەڕی بە هەنی خورافات هەیە. فەیلسوفی گەورە گەورە هەنری مۆر فەیلسوفێکی ناوداری جیهانە، فەیلسوفێکە لەسەر مەدرسەی ئەفلاطۆن، کەچی ئەڵێ هەرکەس باوەڕی بەوە نەبێ جن لەگەڵ مرۆڤ هەوسەرگیریەکە، هەرکەس باوەڕی بەوە نەبێ جادوبازەکان ئەتوانن سواری گسکێ ببن و بە ئاسمانە بفرن و لە کیشوەرەوە بۆ کیشوەرێکی دیکە لە وڵاتێکی بۆ وڵاتێکی دیکە ئەتوانن سەفەر بکەن بە سواربوونیان بۆچی بۆ گسکێک. هەر کەسێ باوەڕی بەوە دوانە نەبێ، بەو دوشتە نەبێ، هەر کەسێ باوەڕی بەوە نەبێ جادوگەر ئەتوانێ گەردەلوولێک دروست بکات و بخڵقێنێ، ئەڵێ ئەوە کەسێکی خورافیە، عەقڵی تەڵاقاوە. فەیلسوفی گەورە باوەڕی بەو شێوازە خورافە هەیە، بۆی وان نەزانن خورافە تەنها لە جیهانی ئیسلامیە هەیە. ئەو ئەوروپا، یابان، کۆریا، ئەو وڵاتە پێشکەوتوانە چین، خورافە زۆر بەرجەستەیە لە ناویانە. ژمارە سێ لە زۆربەی وڵاتەکانی جیهانە ژمارەیەکی بەدبەختیە، زۆر خەڵک لێ ترسێ. ژمارە 13 تۆ تەسەوورەکەی لە زۆر وڵاتانە لە ئەوروپا خەڵکی بیر و باوەڕیان وایە ژمارە 13 ژمارەیەکی شوئمە، بەدبەختیت بۆێنێ. هەندێ وتێ لە ژمارە ژووری ژمارە 13 تیان نییە. هەندێ ناتەحاتی سەحاب لە ئەمریکا نهۆمی 13 لا بردووە، یەکسەر بۆ نهۆمی 14 لە 12 بۆ 14. ژووری 13 نییە لە هەندێ وتێلە. ئەترسن ئەمە خورافیە. ژمارە 13 وەکو ژمارە 12 وایە، وەکو 1 وایە، وەکو 4 وایە، حەقی بەسەر ئەو شتانەوە نییە. زۆر لە بێبڕوان و ئەفیستەکانی جیهان باوەڕیان بە کەلوەکان هەیە. برات کەلوی خۆی خوێنێتەوە، کەلوی تۆ ئەمە سەتڵە، ئەی خوێنێتەوە ئەمڕۆ تووشی نەگبەتیە بی نەچیتە دەرەوە، لە ترسانە ناچێتە دەرەوە. ئەمڕۆ خۆشەویستێکی خۆتە بینی دڵی خۆشە بێ، لە کاتێکا هیچ بنەمایەکی زانستی نییە، هیچ بنەمایەکی زانستی نییە.